بناوی خوای بەخشندەی میهرەبان حەمد و سەنا و سوپاس و ستایشی بە پایان بۆ خوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کۆتە زەمان. اللهم ربنا زدنا علما وعملا. برایانی عزیز و خۆشەویستم، لە پرۆگرامی زاد بابەتی ژیاننامەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم قۆناغی یەکەم گەیشتوونەتە لاپەڕەی هەفتە غەزای ئوحود، غەزوەت ئوحود. بەڵێ کاک ئازادیان بفەرمە. غزوة أحد السنة الثالثة للهجرة. غزای ئوحود لە ساڵی سێی کۆچی ڕوویدا. سبب الغزوة: هۆکاری غەزوەکە شعرت قريش بمرارة الهزيمة التي لقيتها في حربها مع المسلمين في بدر. قريش هەستێ کرد بە تاڵی ئەو ڕاکردن و دۆڕانەی کە بەسەریا هات لەگەڵ موسڵمانانە لە جەنگی بەدرا، هێشتا هەستی بەو تاڵیە ئەکرد. وأرادت أن تثأر لهزيمتها، وویستی کەوا تۆڵەی ئەو هەزیمە و دۆڕانە بکاتەوە، حيث استعدت لملاقاة المسلمين مرة أخرى ليوم تمحو فيه غبار الهزيمة. بۆیە خۆی ئامادە کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی مسلمانان جارێکی تر بۆ ئەوەی تەپوتۆزی ئەو هەزیمە و ڕاکردنە لەسەر خۆی لابات. الأحداث: ڕووداوەکانی غەزای ئوحود. ذهب صفوان بن أمية وعكرمة بن أبي جهل وعبد الله بن ربيعة إلى أبي سفيان يطلبون منه مال القافلة ليتمكنوا من تجهيز الجيش. صفوانی کوڕی ئومەیە و عیکرمەی کوڕی ئەبوو جەهل و عەبدوڵای کوڕی ڕەبیعە، ئەوانە هەمویان چوون بۆ لای، هەمویان کوڕە کوژراو بن، یعنی لە جەنگی بەدرە چوون بۆ لای ئەبوو سوفیان، داوایان لێ کرد کەوا پارەی ئەو قافڵەیە کە بووە هۆی ئەو وەزعی کە بەسەریان هات، پارەی قافڵەکەیان پێ بدات بۆ ئەوەی سوپایە کۆ بکەنەوە بۆ گیانی مسلمانان. ولقد كان ربح القافلة ما يقارب 50,000 دينار. قازانجی ئەو قافڵەیە نزیکەی 50,000 دینار بوو. فوافق أبو سفيان على قتال المسلمين. بەڵێ ئەبوو سوفیان ڕازی بوو کەوا قازانجی قافڵەکان هەموو تەسلیم بکات و جێشێک سوپایەکی پێ کۆ بکەنەوە بۆ جەنگ لەگەڵ مسلمانانە. وراحوا يبعثون المحرضين إلى القبائل لتحريض الرجال. بۆیە خەڵکانێکیان ئەنارد بۆ هاندانی قەبائیلەکانی دەوروبەری مەکە، ئەوانەی کە دژ بە مسلمانان بوون و هاوپەیمان بوون لەگەڵ قوڕەیشە، بۆ ئەوەی ئەوانیش بێن یارمەتیان دەن بۆ ئەوەی سوپایەکی وا کۆ بکەنەوە کە بە ئاسانی نەشکێت. اجتمع من قريش 3,000 مقاتل. لە قوڕەیش و طبعا هاوپەیمانەکانی نزیکەی 3,000 جنگاوەر کۆکرایەوە. وخرج الجيش حتى بلغ ذا الحليفة قريبا من أحد. أو سوپایە دەرچوو حتا گەیشتە ذی الحليفة نزیکی أحد. سمع رسول الله صلى الله عليه وسلم بتقدم المشركين إليهم فاستشار أصحابه فقال: الشيوخ نقاتل هنا، وقال الرجال نخرج للقائهم، فأخذ النبي صلى الله عليه وسلم برأي الرجال. الله پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هەواڵی پێگەیشت کەوا قوڕەیشەکان پێشڕەوی ئەکەن، ینی مشرکەکانی قوڕەیش بە سوپایەکی گەورەوە پێشڕەوی ئەکەن بەرەو مەدینە. جا ڕاوێژی بە ئەسحابەکانی کرد، پیاوە بە تەمەنەکان و ڕیشسپیەکان وتیان هەل لە ناو مەدینەیە ئەمێنینەوە بۆ ئەوەی ئەگەر سوپای مشرکەکان چەند زۆر بێت ئێمە چەند کەم بین، بەڵام بەهۆی ئەوە لە ناو کۆڵانەکانی مەدینەیە ئەتوانین حتا ژن و مناڵ لەبان خانەکانەوە بەردیان لێبدە، بە هەموو شێوەیەک ئێمە ئەتوانین یعنی بەرانبەریان ببوەستینەوە. بەڵام گەنجەکان بە تایبەت ئەوانەی کە بەشداری بەدریان نەکردبوو و حەزیانە کرد ئەوانیش وەکو چۆن بڵێ
لو جهاد بجدار بن حزن وانا زان يعني همو كاتي هروكو بدر وايو اما ابويا بدل قرميكي زوره واوانو تيان اي بيغمري خوا عيبه يما لناو وكبلين لناو مدينه يمكن اوان بين السرمان بلكو بيان در اچينو يما لقلانا جنگين وكچون لبدر لقلانا جنگاي باتشان زور بن اما ايمان مان هي ايمان لو بقوتر يعني لو وضع بلا جاء بيغمري خوا صلى الله عليه وسلم لكوتايا الراي شو سر راي خوي الراي لقل بيركان ابو لقل تجربه وازمون داركان ابو بلام ك گەنجەکان زیاد لە حەز زۆریان کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چووە سەر ڕێی ئەوان. ولبس النبي صلى الله عليه وسلم لائمته يعني أداة الحرب وخرج يريد لقاء المشركين فخرج من المدينة 1000 رجل. بلى پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەڵغان و تەرتیباتی خۆی بەست ئەوەی کە بۆ جەنگ ئەیبەسێ ئینسان هەموو شتەکانی خۆی یعنی خۆی ئامادە کرد بۆ جەنگ حتى پێغەمبەر چووە ماڵ و گەڕایەوە لە ڕاستیە گەنجەکان هەستیان بە هەڵە کرد وتیان ئێمە زۆر زەختمان لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم خۆزگای وامان نەکردایە بۆیە کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەڕایەوە وتیان ئەی پێغەمبەری خوا ئێمە پەشیمانین یعنی ئەبوایە ئێمە ئەو زەختەمان لە تۆ نەکردایە ئەگەر پێت خۆشە دەرناچین ئەگەر تۆ پێت خۆشە دەرناچین بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی نەبووە بۆ پێغەمبەرێک کەوا خۆی ببەسێ بۆ جەنگ و خۆی بکاتەوە یعنی بە کورتی و بە کوردی خۆم ناکەمەوە و تازە تەواو بڕیار درا لەسەری بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هەزار پیاوەوە بە هەزار جەنگاوەرەوە لە مەدینە دەرچوو بەرەو ئوحد. وانسحب عبد الله بن أبي بن سلول المنافق بثلث الجيش قائلا ما ندري على ما نقتل أنفسنا. بەڵام عبدوڵای کوڕی ئوبەی کە کابرایەک بوو زۆر قسە ڕۆیشتوو بوو لەناو ئەهلی یەثرب یعنی بە تایبەتی خەزرەج و حتا ئەوسیەکانیش زۆریان بە قسەیان نەکرد کاتی عبدوڵڵا طبعا ئەو لە ئەوڵەوە ڕەئی لەگەڵ پیاوە پیرەکانە بوو عبدوڵڵا زیاتر ئەیوت با دەرنەچێت کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرچوو ئەو زۆر بێتاقەت بوو کە فەرمووی تۆ بە قسەی مناڵ و مەزمەکەی بە قسەی ئێمە ناکەی هەر بە ناوە دڵی دەرچوو لە ڕێگاش کە زانی ئیتر وەزعەکە تەواو گەرم بووە وتی بەخوا وا دیارە شەڕ نابێ و لەوانەیەوە بێ شەڕ بێنەوە بێ جەنگ بێنەوە ئەمدا لە خۆڕایی ئێمە دەرچوونەوە بۆ بەدەستی خۆمان بدەینە کوشت و ئیتر لەم قسانە المهم سێکوتی وتی من ئەگەڕێمەوە کێ لەگەڵ ماگەڕێتە طبعا کۆمەڵێکی زۆر لە منافقین لەگەڵ گەڕانەوە کۆمەڵێکیش لە مسلمانەکان ئەوانەی کە ئیمانیان زەعیفە بەڕاستی بە قسەیان کرد و گەڕانەوە تقریبا 300 بەسەرەوە لە سوپاکەی گەڕانەوە يعني سيكوتي سواكي بيغمري خوا صلى الله عليه وسلم قرايه ونزكي حوصات كسمايو. عسكر المسلمون عند جبل أحد مسلمانان للاي كيوي أحدها لبيع سواكيان دا آمادك البوجنك ووضع الرسول عليه الصلاة والسلام خطة محكمة بيغمري خوا صلى الله عليه وسلم لانيكي زور ريكوبيكي آمادك البوجنكا ووضع 50 رجلا على الجبل 50 کەسیشی لەسەر جەبەلی ڕوومات لەسەر تەپۆڵکەی ڕوومات دانا کەوا لەوێ ینی پشتی مسلمانان بەپارێزن و هەر کاتێ دژمنانی شێڕشی بەهێزیان هێنا بە ئەسپ و ئەمانە ئەوان بە تیربارانیان کەن. وأمرهم الرسول عليه الصلاة والسلام بعدم التحرك سواء في الفوز أو الخسارة. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پیان کرد کەوا شوێنەکانی خۆیان چۆڵ نەکەن و نەجوڵێن لە شوێنی خۆیانە ئەگەر مسلمانان سەرکەوتن یان دۆڕان ئەوان هە لە شوێنی خۆیان بمێننەوە. وبدأت المعركة وقاتل حمزة بن عبد المطلب قتال الأبطال. جەنگەکە دەستی پێ کرد و حەمزەی کوڕی عەبدولموطەلیب بەڕاستی ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو لە جەنگەکە و توانی یعنی بەڕاستی چۆک بە دژمنان دابدا خۆی و کۆمەڵێک لە ئەصحابەکان. وكان جبير بن مطعم قد وعد غلامه وحشيا أن يعتقه إن هو قتل حمزة وقد قتله. جبير كري مطعم بغلامكي وتبوك زور رموشينيكي عجايب بو بيوت ناي وحشي بو وتي أجر تو حمزة بكوجي من آزادتك أجر حمزة بكوجي آزادتك يعني لدور ورميكي تيابو وشيني جاء أيوش رميكي ليه وشاندو حمزة لا ناو جنگك يا شهيد بو.
رأى الرماة من فوق الجبل هزيمة المشركين، وقال بعضهم ما لنا في الوقوف حاجة. الرماة كان أوانيك في غمري خاص الله وسلم لسركي وكذا ينابون كاتي تماشای جنگەکەیان کرد لە سەرەتاوە مسلمانان سەرکەوتنێکی زۆر گەورەیان بەدەستێنە، یعنی دوژمنان ڕایان کرد بەرگەیان نەگرت. ئەمان کە وەزعەکەیان بینی بەو شێوە وتیان تەواو تر ئێمە بۆ بمێنینەوە، ئێمەش با بڕۆین هەندێک دەستکەوتمان دەستکەوێت، یعنی تەماحی دەستکەوت وای پێکردن کەوا هەندێکیان یان هەندێکی زۆریان دابەزین. ونسوا وصية الرسول صلى الله عليه وسلم لهم، ووصيتەکەی پێغەمبەریان بیر کرد کە وەسیەتی پیان کردانە بەزن. فذكرهم قائدهم بها، قائدەکەیان یعنی سەرکردەی ئەو کەتیبەیە ئاگاداری کردنەوە، فەرمووی من بیرتانە خەمەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر ئێمە سەرکەوتین یان دۆڕاین یان هەر وەزعێکمان بەسەر هات ئێوە دامە بەزن لەسەر ئەم کێوە. فلم يكترثوا بمقولته وسارعوا إلى جمع الغنائم. وسارعوا إلى جمع الغنائم. بەڵام ئەوان گویان بە قسەی ئەو نەدا و لە هەندێک حاڵاتە بەشەر ئیتر سبحان الله شەیتانی خەڵەتێنێ ئیتر گویان بە قسەکەی نەدا و دەستیان کرد بە کۆکردنەوەی دەستکەوتی جەنگ. لاحظ خالد بن الوليد نزول الرماة. خالد کە ئەو کاتە لەناو سوپای بێباوەڕانە بوو سەیری کرد کەوا کێوەکە چۆڵکرا و تیروەشێنەکانی لەسەر نەما. فانطلق مع بعض المشركين والتفوا حول الجبل. لەگەڵ کۆمەڵێک لە مشریکەکانە بە ئەسب هاتن لە پشتی تەپۆڵکەکەەوە، یعنی لە پشتەوە بۆ مسلمانان هاتن. وفاجئوا المسلمين من الخلف. يعني طبعا زۆر زەحمەت بوو کە مفاجئەیەکی زۆر يعني وەکو بڵێ يعني تەوەقوع نەکراوە بوو کە لە پشتەوە بۆ مسلمانان هاتن. فهرع المسلمون مسرعين هاربين. کۆمەڵێکی زۆر لە مسلمانەکان بەڕاستی ڕایان کرد و بەرگیان نەگرت بەڕاستی. وارتفعت راية المشركين مرة أخرى. ئەڵای مشریکەکان جارێکی تر بەرز کرایەوە. فلما رآها الجيش عاودوا هجومهم. جا کاتێکە ئەوانەیشی وا ڕایان نەکرد لە مشریکەکان کە زۆرینەی جێشەکەی ئەوان بوو ڕایان نەکرد، کاتێ بینیان لە پشتەوە ئاڵایان جارێکی تر بەرز کرایەوە و یعنی مسلمانان نەکەوتنە حاڵەتی ڕاکردن ئەوانیش گەڕانەوە، یعنی مسلمانان تەوخران لە پێش و لە پاشەوە تەوەخران. نادى الرسول صلى الله عليه وسلم في أصحابه فاجتمع 30 من صحابة رسول الله صلى الله عليه وسلم. بله طبعا إيتر يعني شركة وجنگەکە بە کوشتارێکی زۆر لە ڕیزی مسلمانانە کۆتایی پێهات و مسلمانان و لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاش ئەوەی کە کۆمەڵێکی زۆر شەهید بوو لە بەردەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم و پێغەمبەری خوا خۆی زامار بوو ڕۆیشتە سەر کێوی ئوحود. لەوێ ئیترەوە بۆ ئەبو سوفیان هات و ئەو قسە مەشهورانە کە ئیکات کە ئەڵێ کوا محەممەد کوا ئەبوو بەکر کوا عومەر ئیتر ئەوانە ئەو ئیناناکە ئیتر لەوەدا عومەر خۆی پێ ناگیرێ وەڵامی داتەوە. ئیتر ئەزانێت کە ئەو سیانە ماون. دوای ئەوە ئیتر ئەوان ئەگەڕێنەوە لە ڕاستیە هەست بە خەتەری موقفەکینەکەکەن کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەریکە جارێکی تر سواکە کۆکاتەوە نزیکەی 30-40 کەس لە سوار چاکەکان لەگەڵیان مابوون لەسەری کێوەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کۆیانی کردەوە لەو ئەو ئەصحابانە بە تایبەتی ئەمانە هەموویانیش شەڕکەر بوون. فجمع جيشه جارێکی تر جێشەکەی کۆ کردەوە و تەرتیبیانی کردەوە لەگەڵ ئەو زاماری و ناڕەحەتی و هەموو یعنی کوژانێکی زۆر، بەڵام توانی جارێکی تر جێشەکە کۆ بکاتەوە. وأراد أن يلحق بالمشركين ليقلب نصرهم هزيمة. بەڵێ ویستی شوێنان بکەوێ هەر لەوێ کەوا ئینەکە بگۆڕێ وەزعەکە، يعني ئەو سەرکەوتنی ئەوانە بگۆڕێ بە هەزیمەت و ڕاکردن، بەڵام کاتی ئەوان دوور کەوتنەوە ئیتر مسلمانانیش ئەوەنە ژمارەکان زۆر نەبوون، يعني ڕاستیە لە چاو ئەوانەوان زۆر بوون. ئیتر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەجیانی هێشت و گەڕایەوە وتركهم وعاد للمدينة، يعني قراية وبو مدينة. طبعا دواء أو قراية وبو مدينة أو شوية لمدينة معنوى دواء أو بيانية أو أبو جاري كتب في غمري صلى الله عليه وسلم خبري بيسك احتمال هي
مشركەکان هێڕش بێنە سەر مەدینە. ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دووبارە سوپاکەی کۆ کردەوە، نزیکەی 450 کەس ئامادە بوون ئەوانەی کە بەشداری جەنگەکەیان کرد و خەڵکی تریش حەزیە کرد بەشدار بێ، بەڵام پێغەمبەر فەرمووی هەر کەسێ بەشداری جەنگەکەی نەکردووە لەگەڵمانە نایەت. و شوێنی مشریکەکان کەوتن و بالفعل يعني بەخەیاڵی ئەبوو سوفیان و جەماعەتە هات کە بێنەوە، بەڵام کە بیستیان مسلمانان جارێکی تر خۆیانیان کۆ کردوێتەوە ترسان و ئەمجا بۆ یەکجارەتی گەڕانەوە بۆ مەکە. ئەمە بەم شێوە کۆتایی بەم جەنگە هات بەوەی کە مسلمانان لە ظاهیرە شکستێکی گەوریان بەسەرهات نزیکەی 70 کەسیان شەهید بوو و تقریبا ئەتوانم بڵێم دەگمەن هەبوو زامار نەبوو بێ لەو سوپایە، بەڵام لەگەڵ ئەوەیشە ئەمە ڕاستە ئەمە لایەنی ظاهیریەوە ئەمە شکستە، بەڵام لە لایەنی معنەویەوە دەرسێکی گەورە بوو بۆ مسلمانان و سوودێکی زۆری گەوریان لێ وەرگرت و توانرا ئەو شکستە بگۆڕێ بەعکسەوە، یعنی لە جاتیەوەی مسلمانان بڕۆخێن بەو شکستە توانیان الحمدلله سوودی لێ وەربگرن و لەسەر پێی خۆیان جارێکی تر بوەستنەوە. وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين.